نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆڤید-19 لە شاری ریۆ دی جانیرۆ لە بەرازیل کراوەتەوە، بەڵام بە ژمارەیەکی زۆری نەخۆش پڕ بۆتەوە لە ئێستاکەدا لەم دەمەی بەرازیل لە بەڕێنگاربوونەوەی پەتانوویەکە بەردەوامە. نەخۆشخانەی ساو هۆزەی کە کەوتۆتە قەراغ ریۆ دی جانیرۆش قەڵەباڵغەیەکی زۆری بەخۆوە بینیوە. تەنانەت نەخۆشەکان لە خەستەخانەکانی تریشەوە وەردەگرێت ئەوانەی بە نەخۆش پڕبوونەتەوە. ئەمبوڵەنسەکانیش بەردەوام و زوو نەخۆشەکانی کۆڤید-19 بۆ خەستەخانەکە دەگوێزنەوە. ریۆ دی جانیرۆ لە دووهەمین پلەدا دێت کە زۆرترین ژمارەی گیان لە دەستدانی لە بەرازیلدا هەیە. زۆربەی خستەخانەکانی ئەو وڵاتە چیدی قەرەوێڵەی زیایی چاودێری تایبەتیان بۆ نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناییان نەماوە. بە جۆرەی قسەکانی دکتۆر هۆزەی کارلۆس دی ئۆلیڤیرا بەڕێوەبەری تەندروستی شارەکە تا چواردەی مانگی پێنجیش 369 کەس لە لیستی چاوەڕوانی دابوون تا بۆ یەکەی چاودێری تایبەت بگوێزرێنەوە. Isso aqui é hospital de alta complexidade. ئەمە نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆڤید-19 نەخۆشخانەکە داخرا بوو کردمانەوە بە 129 قەرەوێڵەی نەخۆشەوە، بەڵام ئێستا زۆر قەرەباڵغ بووە. خەڵک لە هەموو شوێنێکەوە بۆ چارەسەری ڕووی تێدەکەن. هەرچەندێک کار هەفتەیەک پاشەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی پەتاکەی ڕاگەیان، شاری جۆکیۆ جێکاسیەس خەستەخانەیەکی کەرتی تایبەتی کڕی و بەرەو نەخۆشخانەی تایبەت بۆ چارەسەری نەخۆشەکانی کۆڤید-19 گۆڕی. گەورەترین کێشە لەمڕۆدا چییە؟ یاسای پێداویستی و داواکاریە. پزیشک زۆر کەمن. هەوڵ دەدەین پزیشکی زیاتر بۆ نەخۆشخانەکە دابمەزرێنین تا ڕێژەکە بگاتە لە 100%. سەرۆکی بەرازیل هەیەر بۆلسۆنارۆ پشتر گوتبووی ڤایرۆسی کۆرۆنا تەنها هەڵامەتێکی بچووکە. داوای لەو کەسانە کردبوو کە لە تەندروستیەکی باشدان و کەمتر مەترسی توشبوونی نەخۆشیەکەیان لێ ئەکرێت بگەڕێنەوە کارەکانیان تا ئابووری وڵاتەکە دانەڕوخێت. خۆشیە گاڵتەی پێ ناکرێت. ئەوەی بە گاڵتە وەریاگرێت ژیانی لەدەست دەدات. دەبێت خەڵک خوانی لێ بپارێزن. جێوتنە تا ئێستازیە لە 15,000 بەرازیلی بە هۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. تەنانەت شارەزایان دەڵێن ژمارەی دروستی گیان لەدەستدان لەوەش زیاترێکە.